پێتان بڵێم کە ئێمە بڕیارمانداوە بە دابەشکردنی موچەی مانگی 2 و وەزارەتی داراییم ڕاستپاردووە کێو ژان گرتی و دوجار مشکی بوو. 10 ساڵە لە هەرێمی کوردستان پرسی موچە بە سەرجەم چەمک و سووچ و کۆڵانەکانیەوە بۆتە باس و خواسی گرنگی ڕاگەاندن و مەجلیس و کۆڕ و کۆبوونەوەکانی هاوڵاتیان. موچە بۆتە هەواڵی بەپەلە، بەڵام کابینەی نۆیەم موچەی بردە ئاسێکی دیکە و دابشکردنەکەی کردە مژدانە. ئەبێ بە شەریکی ئەو بڕیارەی دەیدن چونکە ئینشاڵڵا بڕیارێکی لە بەرژەوەندی ئەم خەڵکەدا دەبێت. هەر لە دوای سەرپێکەوتنی ئابووری سربەخۆ لە ساڵی 2014ەوە کە جگە لە خۆیان کەسی دیکە بەرهەمەکەی نەخوارد، لە چارەکی سێمی 2015ەوە پاشەکەوتی موچە وەک یەکەم چەمکی تایبەت بە موچە بڵاو بووە. دروست دوایەوەی سەرۆکی ئەو کاتی حکومەت هێرم بە بەغدای دەوت بەغدا مفلیسە. عێراق ئەمڕۆ مفلسە پارەینێ. ئێستا کە کابینەی نۆ لە قۆناغی بەسەرچوون و کار بەڕێکردندایە، بە هەردوو کابینەی 8 و 9 بە پاشەکەوت و لێبڕین و خۆگونجاندن و خواردنەوە بڕی 26 تریلیۆن و 429 ملیارد دیناری موچەی موچەخۆران قەرزارن. هێشتا خۆشترین و مژدە بەخشترین هەواڵ بۆ خەڵکی ئەوەیە کە دوای 60 ڕۆژ بڕیاریان داوە دەست بە دابشکردنی موچەیەکی دیکە بکەن، وەگەوەی کێوی بێسوونیان کون کردبێت و دەوڵەتی کوردیشیان ڕاگەیان دەبێت. کابینەکەی مەسرور بارزانی و قوبات تاڵەبانی و ئاواتی شێخ جەناب لە کوردستانی بەهێز و هەلی کار و دابینکردنی موچە بۆ کابانی ماڵەوە هاتۆتە سەرەوەی بەم مانگی ڕەمەزان و بەرە جەژنانە بەبێ بیان و ماوەی 15 ڕۆژە دەستی بەسەر موچەی موچەخۆراندا گرتووە و پیتیایی لە ژیانی خەڵک کردەوە و لێی کردن بەژان. ئێساش کە دەیەوێت مافی خۆیان بداتێ، منەتیان بەسەردا دەکات و پیاوەتی بەسەر ئاوی حەمامەوە دەکات. 16 ڕۆژ لەمەوبەر کە بەغدا پارەی موچەخۆرانی مەدەنی و خانەنشینی نارد، بەرپرسانی هەرێم خۆیان لە پێشمەرگە و ێزەمنیەکان کردە فریادڕەس و مشورخۆر و پێداگریان کرد کە تا بەغدا موچەی هێزی پێشمەرگە و ئەمنیش نەنێرێت، موچە دابەش ناکەن و ناچنە ژێرباری جیاوازی خستنە نێو خەڵکی هەرێمی کوردستان. بەڵام ئێستا هەرچەندە بەغدا پارەکەشی نەناردووە کەچی دوای 6 ڕۆژ لە دابشکردنی موچەی مانگی 1 هاتنە ژێربار و ملیاندا و بڕیاریاندا موچەی مانگی 2 دابش بکەن، ئەویش چ موچەیەک و چۆن موچەیەکیش. بەم حاڵەشەوە وەزیری دارایی سەرسوڕمانی خۆی دەردەبڕێ لەوەی کە هەرچیەک بڵێن و هەرچیەک بکەن خەڵکی هەر باوەڕیان پێ ناکەن. دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ باری سەرشانی هاوڵاتیانیان قورستر کردووە. 3 دەیە دەستیان خسۆتە قورگی خەڵکەوە. دوا ئۆفەریشیانەوە بوو موچە و موچەخۆرانیان بە بارمتە گرت و لە ململانەی سیاسیاندا دژی بەغدا بەکاریان هێنان. بێ ئاگا لەوەی هەموو ئەم ڕەفتارانە ئایندەی هەرێمی کوردستان و قەوارەکەی تاریکتر دەکات و ئەگەری کەوتن و شکستیش نزیکتر دەکاتە و ئەو کاتی جگە لە خۆیان ناتوانن لۆمەی کەسی دیکە بکەن.